ئەم بەیانەیە کە بەرهەمرام ڕایدی پۆلیسی هاتوچۆیە ویستبووی بچێ بە دامسەری کردبوو لە ناو شوشەیەەکە هەندێک بەنزینیان دانا بۆ ڕوومانێکیان کردبوو ناویەوە ئەڵلقەکەیان دەرکردبوو بە تێپ پێچرا بوو ینی ئەگەر تێپەکە شی وایەتەوە ئەتەقیەوە. دوایەوە ئێمە ویستمان پەیوەندی کەین بە هێزەکانی ئاسایش و ئەوە بەڵام بەداخەوە بەڕێوبەری ئاسایش و بەڕێوبەری پۆلیس مۆبایلەکانیان داخرا بوو و هەروەها ئێمە دوای 45 دقیقە هاتن بەبێ هیچ ئەوەی جلوبەرگێکیان لەبەرابێ ڕوومانەکەیان هەڵگرت بۆیە ئێمە هیچ کەسێک ڕقی لێمان نییە. من مامەسای زانکۆم شەو ڕۆژی ئەسوڕێنەوە و جگەل لە خۆشەویستی بۆ خەڵکی چەمچەماڵ هیچ شتێکمانە تەنها و تەنها هۆکارەکەی ئەوە بووە کە ڕێخەری خۆپیشاندارەکان بووینە و ئەم ڕوومانەیە وەکو نامەیەک بۆ ئێمە هێنرا کە بیانەوێ بمانترسێنن دەسەر هەڵگرین لە داواکاریەکانمان.